بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانەبم دوو میوانم هەیە میوانێکم لە هەولێر و میوانێکیشم لە بەغدا میوانەکەی ئەولێرم دکتۆرە ڤیانجاف بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و میوانەکەی بەغداشم دکتۆر فارس بریفکانی ئەندامی لیژنەی تەندروستی لە پارلەمانی عێراق مەبەستمە لەگەڵ میوانەکانم لەسەر کۆمەڵێک پرس زۆر بە خێرایی باسییانەکەم ئەوترێت کە کارەکانی لیژنەی چاودێری دارایی عێراق بۆ وردبینی لیستی موچەی فەرمانبەرانی وەزارەتی یاخود موچەخۆرانی وەزارەتی تەندروستی کۆتایی هاتووە ئێستای تر سەردانی بەڕێوەبەرایەتە گشتیەکانەکەن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئایا تێبینی ئەوان چی بووە و ئایا بە کورتی و کوردی بەغدا ئامادەیە موچە بۆ وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی بنێرێت چونکە ئەوەتانە لە لیستی موچەی هەرێمی کوردستان داخل نەکراون لە ڕیزبەندیەکە و ئایا بەغدا تا چەندە جدیە لەوەی کە موچە بنێرێ و داواکاریەکانی بەغدا بە دیاریکراوی چیەوە هەرێمی کوردستان تا چەندە و داواکاریانەی جێبەجێ کردووە سەردانیکردنی دوایەوە لە دیوانی وەزارەت ئیشەکانیان تەوا بۆ سەردانیکردنی بەڕێوەبەرایەتەکان بۆچی ئایا ئەمە بەمانای ئەوە دێت کە حکوومەتی عێراقی ئامادە نییە موچە بۆ وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان بنێرێت لە بەرامبەردا مامەڵە لەگەڵ پارێزگاکان و بە دیاریکراوی بەڕێوەبەرایەتە گشتیەکانی پارێزگاکانەکە بۆی موچەیان بۆ بنێرێ و بەنسبەت عێراقیشەوە ئایا پەرلەمانتارانی کورد تا چەندە بە تایبەتەوانی لە لیژنەی تەندروستین یا لە لیژنەی پەروەردەن تا چەندە هەماهەنگیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان یا تا چەندە هەماهەنگیان لەگەڵدا کراوە و لە ناو پەرلەمانی بەغدا چییە گوزەرێ سەبارەت بە بودجە و سەبارەت بەوەی کە ئایا موچە ئەنێدرێت یاخود ناوە بەستیشمەوە بپرسم کە وەزیری دارایی ئابووری هەرێمی کوردستان ڕایگەیاندووە لیژناوە بەشەکان لێک تێگەشتن و بەرەو پێشچوونی چاک بڵێن لە کارەکانیانە هەیە لە نێوان هەرێم و عێراق ئایا بەرەو پێشچوونەکە تەنها قسەیە و ئەمە درێژە کێشە یاخود نەخێر لەم هەفتەیە موچە ئەنێرن لا دکتۆرە ڤیانەوە دەست پێەکەم دکتۆرە ڤیانجاف بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان سڵاوتان لێبێت لیژنەی چاودێری دارایی عێراق بۆ وردبینی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم کارەکانیان لە ناو دیوانی وەزارەت تەواو کردووە زانیاریەکانی لای تۆ ورترن چی ئەڵێن بەڵێ کاگادار سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرە بەڕێزەکان ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بوو ڕوویدا ئەوە بوو کە لیژنەکانی دەستنیشان کرابوون بۆ وردبینی لیستی موچەی فەرمانبەران دەستیان بە کارەکان کرد لە دیوانی وەزارەتی تەندروستی ئەوان هەر لە سەرەتاوە بڕیارەکەوا بوو پلانەکەیان وا بوو کە سەرەتا موچەخۆرانی دیوانی وەزارەتی تەندروستی وردبینی لێ دەکەن لە دواییە ئەوان بەرچاویان زیاتر ڕوون دەبێ و ئیتر دەست پێ دەکەن بە وردبینی لیستی فەرمانگە تەندروستیەکان ئەوە بوو کە لە سێشەمەوە ئەوان دەستیان بە کارەکان کرد ئەوڕۆ کۆتاییان بە ئیشەکان هێنا و لەسەر داوای ئێمە ئەوان ژمارەی وردبینانیان زیاد کرد وەک ئەوڕۆ پێمانیان ڕاگەیاند کە 19 تا 20 بەڕێزێکی تر دەستنیشان کراون بۆ ئەوەی ئەو بەڕێزانەی کە لە دیوانی وەزارەت بوون لە بەیانیەوە لە فەرمانگەی تەندروستی هەولێر دەست بەکار دەبن ئەو لیژنانەی تریش نۆیان بۆ دهۆک هەر لە بەیانیەوە سبەی بەیانی دەست بەکارەکان دەکەن و دەیان بۆ پارێزگای سلێمانی و دەوروبەری بەڵێ دکتۆرە پێشەوەی بچمە سەر ئەم لیژنانەی کە دابەشە بن بەسەر پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک لە ناو دیوانی وەزارەت ئەم لیژنانە وردبینیان لە چەندی موچە کرد چەند سامپڵی 25% موچەخۆرانیان وەرگرت یاخود چەندیان وەرگرت و بە گشتی تێبینیەکانی ئەوان چی بوو؟ بڵێ ئەوەی کە ئەوان ئەنجامیاندا بڵێ بینی 20 تا 25% کۆی ژمارەی موچەخۆرانی دیوانی وەزارەت بوو وردبینیەکانیان لە 2015یان کردبووە بنەما ئەساسی کارکردن و بەراوردیان دەکرد لەگەڵ 2017 لە ڕووی ئەو شتانەی کە لە چاودێری دارایی ئاشکرایە کە خشتەیەک تایبەتیان هەیە وردبینی لێ دەکەن ئەوان زیاتر لە کارەکان دەزانن ئەوەی لە بواری دارایی کار دەکەن بۆ نمونە علاوەکەیە تەرفیعە جۆری بڕوانامەکەیە ئایا ئەو موچەی کە وەری دەگری لەگەڵ بڕوانامەکەی گونجاوە یان نا و چەند بابەتێکی تر لە سەبارەت بە تێبینیەکان بەڕاستی ئێمە چەند جارێک داوامان کرد کە ئەگەر تێبینیان هەبێ ئەوان پێیان باش بوو کە کۆی پرۆسەکە کە کۆتایی پێهات تێبینیەکان دەستنیشان دەکەن وەکو راپۆرتێک لەگەڵ ئێمە لە وەزارەتی تەندروستی گفتوگۆی لەسەر دەکەن دوای گفتوگۆ کە تەواو بوو لەگەڵ ئێمە لە وەزارەتی تەندروستی لەگەڵ خۆی جەنابی وەزیر و لەگەڵ ڕاوێژکارانی تایبەت بۆ بوارە و هەم لەگەڵ بەڕێوەبەرگشتیەکان و بەرپرسانی میلاک و ژمێریاری
دوجار ئەوان تێبینی ئێمەش بە هەند وەردەگرن و گۆڕانکاری لەسەر راپۆرتەکەی خۆیان دەکەن دوایی بەرزی دەکەنەوە بۆ سەروی خۆیان. ئێستا ئەو راپۆرتانەی کە ئامادەیان کردووە بەرزیان کردوتەوە یان هێشتا؟ نەخێر ئەوان بە هیچ شێوەیەک راپۆرت بەرز ناکەنەوە هەر لە سەرەتایی چاوپێکەوتنیان و کۆبوونەوەی یەکەمیان لەگەڵ ئێمە بڕیارەکەەوە بوو کە ئەوان کە وردبینی تەواو دەکەن لە هەموو پارێزگاکان چکە ئەمە بەس دیوانی وەزارەت نیە فەرمانبەرانی ئێمە لە هەموو بەڕێوەبەر تەگشتیەکانە و کۆی یەکە ژمێریارەکانمان بریتین لە 50 ژمێریاری ئەوان یەکە ژمێریاریەکانیش هەمووی وردبینی ناکەن بەڵکو وەکو سامپڵ چەندێکەیەک وەردەگرن لە هەر پارێزگایەک و وردبینی لەسەر ناوەکان دەکەن دوجار ئەوان راپۆرتەکە دادەنیشن لەگەڵ ئێمە گفتوگۆی لەسەر دەکەن تاوتوێی دەکەین اینجا دوایی ئەوان بەرزی دەکەنەوە بۆ سەروی خۆیان. باشە من تقریبا 23 مانگ بوو بەڕێز دکتۆر خالص قادر بەڕێوەبەری گشتی دیوان و وتەبێژی وەزارەتی تەندروستی لە باسی ڕۆژ میوانم بوو ئاماژەی بەوە کرد کە داوایان لە لیژنەکان کردووە دوایەوە لیژنەیەکی هەرێم سەردانی بەقای کرد و پاشان لیژنەیەکی بەغدا سەردانی هەرێمی کردووەوە تا جەناب دەڵێ کارەکانیان بەردەوامە کە هیچ نەبێ موچەی مانگێک بنێرن چاوەڕێی کۆتایی پرۆسەکە نەکەن ئەمە بەکوێ گەیشتووە؟ ئەوەیان کە دووەم کۆبوونەوە کە ئێمە وەکو نوێنەرانی هەرێم ئامادە بووین لە کۆبوونەوە کە لە وەزارەتی پلاندانانی عێراقی کە سەرۆکایەتی لیژنەکە بەڕێز دکتۆر قاسم دەیکا کە بریکاری وەزیری پلاندانانی عێراقە ئێمە کە بینیمان بەڕێزێک لە بەرپرسی چاودێری دارایی و باسی پرۆسەکەی کرد هەستمان کرد کە درێژ دەخایەنێ پێشنیاری ئەوەمان کرد بەلانی کەم موچەیەکمان پێ بدەن بەر لەوەی کە کۆتایی بە پرۆسەکە دێ و دوایی ئەگەر تێبینیان هەبووە ئێمە کاری لەسەر دەکەین تا دوێنێش وەڵامی ئەو پێشنیارەی ئێمە نەدراوەتەوە ئێمە داوامان کردووە و ئێستاش پێشنیارەکە لە بەردەستیانە و دیراسە دەکرێت ڕەفز نەکراوە ڕەت نەکراوەتەوە بەڵامیەکانی من گوایە ئەو پێشنیارە نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵێ بەرزیان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران هەر تەسبیتیان کرد لە مەحزەری کۆبوونەوەکە بەڵام وەڵامەکە بە ئێمە نەگەیشتووە لە بینی خۆیان تاوتۆیان کردووە تا پێش چەند ڕۆژێک کە قسەمان لەگەڵیان کرد وتمان دەڵێن کە شتێکی ئیجابی لەو بارەوەیە هەیە ئێمە حەز دەکەین لە ڕێگەی ئێمەوە ئاگادار بین کە شتەکە چکە ئێمە نوێنەرانی ئەو پرۆسەیەن ئەوان بەڵێنی ئەوەیاندا کە ڕەزامەندی کۆتایی درا لەسەر ناردنی موچەکە ئەوان ئێمە ئاگادار دەکەنەوە تا ئەوڕۆ ئاگادار نەکراویتەوە لەو بابەتە. باشە سوپاس دکتۆر ڤیان بێگومان من دێمەوە لای جەنابتان ئەچمە لای بەڕێز دکتۆر فارس بریفکانی ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق دکتۆر فارس سڵاوتان لێبێت ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم ئەم تەوەرەمان تایبەت کردووە بە موچە و لە بە دیاریکراوی ئەو موچەی وەزارەتی تەندروستی و بێگومان لەسەر پەروەردەش پرسیارم ئەبێت لە پەرلەمانی بەغدا لە پەرلەمانی عێراق چی ئەگوزارێت ئایا دەنگوباسی ناردنی موچەی ئەم دوو وەزارەتە دەنگوباسێکی جددیە یان تەنها بۆ جوڵاندنی شەقامی کوردستانە بە شێوەیە کە ئاڵۆزیەکان زیاتر بێت؟ بله دم هوا و همی بینرد برنامه هوا باش بید طبیعی کشا سرکی یا بغدا اوا کو همی کرت جیان کرت سخلمی بید کرت جوتیارا بید کرت موچه فرمانبرا بید ابکارتی نیت وک فشارک وک وشنکا سیاسی طبیعی اوا بغدا یا معلمه چون که 4 سال عمل ویره تشت مديتي انه دائما او همي موضوعات تجياني بكار دائما وك فشارك سياسي وك قفاشنك سر شقامي كردي وسر حكومة هرم كردستاني وك توجه وديفشونا برلمان عراقي طيبت لجنة تندرستي لجنة تندرستي وجنجاهي وهذه صار لجنة ابوري يا مالية يا برلمان عراقي والقال شخصي دكتورة عديلة برئيس دكتورة عديلة وزيرة يا تندرستية يا في حكومة فيدرال اوان هيج كيشا ان اعتراضك ان رفضك نينا بو في موضوعي بلي او هاري كاربون تشتمديتي بلي اتمني طبعا بريارة خلاصي او يا انجمن وزيران يا امانة العامة لمجلس الوزراء العراقي ماترسيا ما اوكو او ديما هيك او زفر نسر او سياسة بري بكار ايناي القل شقامي كردي القل ملتي كرد بلي ام الفيري كاري ما اوكو ام ديفچون هماهنگيا كبردوام كاين افرو دو بيوانديت ما يذكرين قال دكتورة عديلة سرا موضوع درمانة كردستاني وسرا موضوع موج خورة يت تندرستية وزارتها
تندرستية يا كردستاني دكتورة عادلة طبعا هالويست خو دربري ورمضان ديا خور ديار كر كو او بحمي شيوا او بشتفاني في ريكفتنية او بشتفاني في ديفچونية كو موچت فرمانبر تندرستية يد حكومة كردستانية تحريم كردستانية جگە لە پشتیوانی جگە لە هاریکاری جگە لە قسە دکتۆر فارس ئەمەوێ بزانم حکوومەتی عێراقی جددیە لە ناردنی موچەی وەزارەتەکانی تەندروستی و پەروەردە یان تەنها کاتکوشتن و مماتەڵەیە. بله طبعا جنابي هوزانيت أفا تجربة إيكية القلوان بشتي ظروفها وفا كوداني كبسري كردستاني هاتي أفا تجربة إيكية أمنشنو كبريار بدين بله أف إركي سرملت ما أم وك أندام برلمان يت ملتي كرد البغداد المفروض أم إيك هالوزبين وأم كاركي هوصا بكين وأم إيك ريزيل الناف مالا كردي بكين تايبة البغداد كدا أف بروسيسر بقريت ونجاحات بينيت وأف موجود فرمان برا بيتا صرف كرن بلي داخازا مايا أوجي كو دوري سروكاتية هريما كردستاني جي أو سروكاتية وزيران كردستاني دوي موضوع ده بيت چونكو يا ديار أوا كو حكومة بغداد دويت أفي كرتي أفي موضوعي ابكار بينيت وك فشارك سياسي سرشقامة كردستاني. بەڵێ دکتۆر فارس سوپاس دەکەم بێگومان دێمەوە لای جەنابتان دکتۆر بیان بێمەوە لای جەنابتان ینی دوای ئەوەی لیژنەی چاودێری دارایی عێراق وردبینیەکەی لە ناو دیوانی وەزارەت تەواو کردو جەنابیشتان ئاماژەتان پێکرد کە چەند لیژنەیەک پێکێنراوە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتەکانی هەولێر و سلێمانی و دهۆک بکەن. پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەوان گەرگومانیان لە ئەوەی ناو دیوانی وەزارەت نەبووە و تەواو بووە کارەکان بۆچی سەردانی بەڕێوەبەرایەتیەکانەکەن ئەمەیان ڕوون نییە هێشتا؟ نەخێر وابزانم بەو شێوەیە نییە لەبەرەوەی وردبینی لە لستی موچەخۆرانە هی وەزارەتی تەندروستی لستی موچەخۆران بریتی نییە لە دیوانی وەزارەت بریتیە لە زیاتر لە 51,000 فەرمانبەر پزیشک و ئیتر کارمەندی تەندروستی و پەرستار و کارجێڕی و پزیشکی و ناپزیشکی بڵین ئەوەی لە بواری لە ناو وەزارەتی تەندروستی کار دەکەن هەر لە سەرەتاوەش بڕیارەکەوا بوو کە ئەوان بەپێی یەکەی ژمێریاری وردبینیەکانی خۆیان بکەن بۆ نمونە ئێستا لە هەولێر چەند نمونەیەک هەڵدەبژێرن و دەست پێ دەکەن وردبینی دەکەن لە لستەکەش چەند ناوێک هەڵدەبژێرن خۆی سیستمەکە هەروایە چاودێری دارایی خۆشمان ئەگەر دێت ساڵانە سەردانی وەزارەت دەکات بە هەمان شێوە هەم دێتە دیوانی وەزارەت هەم سەردانی فەرمانگەکان دەکات چەند یەکەیەکی ژمێریاری کە خۆیان بە پەسەندی دەزانن و هەڵی دەبژێرن هەم بە شێوەیەکی عەشوایی هەرەمەچی. بەڵێ پرسیارەکەی من بۆی دایڕێژمەوە بە شێوەیەکی تر سەردانیکردنی بەڕێوەبەرایەتی گشتیەکان بە مانای ئەوە دێت کە حکوومەتی عێراقی مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی و ئابووری ناکات بەڵکو مامەڵە لەگەڵ پارێزگاکان ئەکات لە کاتی ناردنی ئەو بەشە موچەی ئەو دوو وەزارەتە؟ کاکە یادگارجان ئەوەیان دەبێ ڕوون بێ ئێمە لژنەی ئێمە هونەریە ئێمە بەڕەزامەندی سەروی خۆمان ئەندامین لەو لژنەیە ئێمە سەر بە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانین ئەوەی لە ئێمە داواکراوە تەواوی کار ئاسانی بکەین بۆ ئەوەی لستەکە وردبینی تێدا بکرێ مەلەفە دۆسیە ئیتر یاسای وەزارەتە هەر ئەو شتانەی کە ئەوان داوایان کرد ئێمە ئامادەمان کرد و تەسلیمی ئەوانمان کرد ئەوەی کە ئەوان تەعامل لەگەڵ پارێزگاکان دەکەن ئەو شتە بەو شێوەیە ناکرێ ئەوان لستەکە وردبینی دەکەن دوای ئەوەی لست وردبینی کرا و کۆی راپۆرتەکە تەواو ئەوە ئیشی ئێمە نییە ئیشی ئێمە هونەریە لێرەدا کۆتایی پێدێ بابەتی ناردنی موچە و بودجە و ئەوانە شتێکە کە بڵین با بڵین ئێمە بۆ قەبارەی خۆمانەوە کاری لەسەر دەکەین ئەو شتە بەرزترە لە ئێمە ئەمە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەڵێن گرنگ نییە بەلامانەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە موچەکان دێت یاخود لە ڕێگەی پارێزگاکانەوە گرنگەوەیە موچە بگا بەدەستمان بەڵام پرسیارەکەی منەوەی حکوومەتی هەرێم ڕازی نییە کە لە ڕێگەی پارێزگاکان و بڵین جگە لە حکوومەتی هەرێم مامەڵە بکرێ ئێوە وەڵامی ئەو پرسیارەتان وەرگرتووەتەوە کە حکوومەتی عێراقی بەنیازە
بینێری ڕاستەوخۆ بۆ حکوومەتی هەرێم یاخود بە پێچەوانەوە بیکە ئەم وەڵامەتان دەستکەوتووە نەخێر ئەوە پرسیاری ئێمە نیە ئێمە کاری وردبینیەکە کە تەواو دەکەین ئەو راپۆرتە تەواو دەبێ کاری ناردنی موچە و بودجە ئەوە خەڵکانێکی تر بڕیاری لەسەر دەدەن و لە ڕێگەی پارێزگاکان بیان لە ڕێگەی شتربی ئالیەتی ناردنی موچە ئێمە جەخت لەسەرەوە دەکەین موچەکە دابین بکرێ بەڵام ئالیەتەکە بە ڕەزامەندی هەردوو لا دەبێ هەم حکوومەتی عێراقی هەم حکوومەتی هەرێمی کوردستان نەک لە ڕێگەی حکوومەتی ئێمە فەرمانبەری حکوومەتی هەرێمین فەرمانبەری بەغدانین باشە دکتۆر سوپاس دەکەم من هەوڵەیەم ئەم پرسیارە لە دکتۆر فارس بکەم بەڵکو ئەو وەڵامێکم باتەوە و ئاگادار بێت چکەوتت لیژنەکەی ئێمە زیاتر تەکنیکیە و پێمان وتراوە هەماهنگی بکەین دکتۆر فارس جەنابتان ئەندامی پەرلەمانی عێراقن وەکو کوردێک لەوێ وەکو نوێنەرێکی کورد لەوێ حزورتان هەیە ئایا وەڵامی ئەم پرسیارەتان وەرگتۆ چونکە من بیستومە تەنانەت لەناو فراکسیۆنە کوردستانەکانیش هەندێک فراکسیۆن داوایان کردووە کە پارە ڕاستەوخۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەنێدرێت بەڵکو بنێدرێت بۆ پارێزگاکان لەوێەوە دابش بکرێت بەسەر بڵین موچەخۆرانی وەزارەتی تەندروستی و پەروەردە ئایا ئێوە پرسیاری ئەوەتان کردووە حکوومەتی عێراقی ئەو بەشە ئەو پشکەی ئەو بەشەی ئەو بڕەپارەی دیاری کراوە بۆ وەزارەتی تەندروستی و پەروەردە دوای وردبینی ئەینێرێت بۆ پارێزگاکانی ئەنێرێت یاخود بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ئەنێرێت دابەشی بکات طبيعي تشتي كون نجاحات ذهبتو جي خو بقريت درست أو كو هما هنجي نعبيني هردو وزارات بتكرن وزارتي تندرستي فدرالي ووزارتي تندرستي هي هرم بلي أجر بيت أو مستوى بين مستوى باريس كان يعني حقيقة أو دبتا وكيد تدخلك تفاصيل ومشكلة حكومة بغدادي ما قال بو تجربة شهر صالة يعني بلحظي ديما يجي بلحظي أخير ممكن رأيخو بقوريد وأمن طبعا لدسبيكي أو ديدارة أماجم بيدا كو هربي حكومتي بغداد بزور مواضيع فشار السياسي بكار داينيد يعني بونا اوان وقتك خريبون كو حصي بشكي كردستان هي درمان ببرن وقت موضوع استفتاء هاتا تيدا وطبيعي أو معناه انه نيازي وان ونياتا وان أو بهم وقت استغلالي أو وضع بكان وتأثيرك لشقامي كردي بكان طبيعي أو دبتا وقت تدخل شنكو لجاني في النهاية المفروضة تشاو اوان تدخل ناكن دابشكرني يموشر لسر بارزقيت عراقي سر وزارات عراقي هر وزارتك بوشيخو تايبتي هيا اولا همو سرصال طبعا بوشيخو ولدقرن او سياستي خويان هيا سياستك استراتيجي سياستي تخطيطي هيا هر وزارتك تايبت بلي اجر قاشت او استا كو اوان يعني صوربا لسر او موضوعك اوان الا دبيت بقهينا باريزقا او دبت موضوعك سياسي ودبت تدخلك ودبت موضوعي فشار وقفاشتن حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوەی پەرلەمانتاران چ کارتێکی فشارتان هەیە ڕێگری لە حکوومەتەکەی عەبادی بکەن کە پارە ڕاستەوخۆ بۆ پارێزگاکان نەنێرێت لە کاتێکدا وڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست سێ چارەکە موچە و نیو موچە و چارەکە موچەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوەی ناخۆشی و قەیران بێت بەسەریان هاتووە بله طبيعي ارمان جما يا سركي او كو موچه بيتا دابشكرن بهمي حاولت ما هما هنجيت ما او كو ام اف مانجا بري مانجي بيت ام تامين كاين كو موچه فرمان برا بيتا دابشكرن يه تندرستي بيت يه پرورده بيت يه همو دزگايدي يت ميري و يت حكوميه كردستاني بلي دي بني طبعا او برياره خلاصي او تنها انجمن وزيران بغداد صاحبي او برياريا بل اما طبعا همو احتمالات ما شو قلتيا واما لو نقطه لو وقت حزدكين كو همو فراكسيوني كردستاني لبغداد ايك هالوزبن وصاحبي ايك رئيبا چونكو اگر بو موضوعي كان من باس سواكا كفراكسيوني كردستاني كان بغداد او شطو في برلمانتار هيك يكالو يسنين بله نخير حتى استا هندك هنا برادر هنا طبعا دائما جوازا لبريار يخو ونا ممكن يجي اوان ممكن قال جار يعني راي اوان بوشوني اوان درس جينا بيت بس وقت ثقافتك تشيبيا
لناو هند برادران كو دائما يعني خو عندك أنا طرف المعارض طبيعي برجمدي ملتي كرد دبيت أرمانجي أول بيت بمخراكا وبرجمدي كردستان وسقامقري كردستان والقردنا همي فرمانبريت كردستان بو حقيق واستحقاق خو دبيت أو هدفي ما وأرمانجي ما يسركي بيت. باڵێ زۆر سپاس دکتۆر فارس بێگومان دێمەوەلات بە پێکات دکتۆر ڤیان جەنابتان بەڕێوەبەری گشتی پلاندانانن لە ناو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو پرسیارانەی کە ڕۆژانە ئەکرێت لەلایەن موچەخۆرانی وەزارەتی پەروەردە و تەندروستی منکاوی تەندروستی بەلامەوە مەبەستمە جەنابتان زیاتر پەیوەنددارن ئەوەیە ئەڵێن ئەگەر ئەم موچەی حکوومەتی عێراقی بێت موچەی مانگی یەکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی دەی ساڵی ڕابردووی بڵاو کردوتەوە بە پاشکەوتەوە بۆچی موچەخۆرانی وەزارەتی تەندروستی لەم لیستەیە بوونیان نییە خۆهی مانگی دەیە ڕەبتی بە مانگی یەکەوە نییە بڵێ ئەوەی لە ڕاستیدا ئەوەی پەیوەندی بۆ وەزارەتی داراییەوە هەیە و پرسیارمان لێیان کردووە ئەوان ڕەتی ئەویان نەکردەوە کە ئەوان موچەی ئێمە دابین ناکەن بەڵکو لیستێکی تر بڕیارە بڵاو بکرێتەوە و هەردوو وەزارەتی پەروەردە و تەندروستی و ئەو وەزارەتانەی تری کە لە ناو لیستەکە نین لە لیستی داهاتوو بڕیاری لەسەر دەدرێ بەڵام ئەوەی کە لە بەغدا بەنیازە بێت دیار نییە هی کام مانگە بەڕاستی ئەو لیستەی کە ئێمەیان داوا کرد کە پێشنیارەکەمان پێشکەش کرد لیستی مانگی 12 بوو 12ی 2017 بوو لیستی مانگی یەکیش نەبوو فلەبەر ئەوە جارێ ئەو شتە زۆر ڕوون نییە یعنی بینی ئەوە و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕەتی نەکردیتەوە کە ئێمە داخلی لیستەکە بکات بەڵێ باشە دکتۆر ڤیان ئەگەر حکوومەتی عێراقی موچەی مانگی 12 یاخود مانگی یەک بە تەواوی بنێرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا پابەندە بەوەی کە موچەی مانگی دەی وەزارەتی تەندروستی و پەروەردەدا بەش بکات ئەو کاتە ئێمە پەیوەندی دەکەین لەگەڵ وەزارەتی دارایی لەو بڕوایەدام ئەگەر موچەی مانگی یەک بێت باور ناکەم ئەو موچەی بڵێن بە پاشەکەوتەی کە بەنیازە بدرێتە ئێمە پێمان بگات لەو بڕواایە دانیم بەڵام دەبێت تەکیید کەینەوە چونکە ئیتر ئەگەر ئێمە دەستمان بەوە کرد کە موچەی تەواو وەرگین و لە مانجیەکەەوە و مانگانە وەریگرین ئەوە قسەی تری لێ دەکرێت ئەو کاتە ئێمە کۆبوونەوە دەکەین لەگەڵ وەزارەتی دارایی بزانین ئەوان بەنیازن چی بکەن و ئەو بڕەپارەی کە بۆ ئێمە دانراوە و نەدرایە چی بەسەردادێت ئەو کاتە دیار دەکەوی زیاتر باشە بەڵام موچەخۆرانی وەزارەتی تەندروستی ئەو پرسیارە ئەکەن هێشتا ینی خەڵک حەسوودی پێبردن کە حکوومەتی عێراقی موچەیان بۆ نێرێ بەڵام ئێستا وایان لێهاتووە ناویان لە ڕیزبەندی موچەیان نییە واتە لە هەردوو لابوون بە شێوەیەک لە شێوەکان تاکەی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابتان وەکو بەڕێوەبەری گشتی پلاندانان تاکەی چاوەڕێیەکەن کە حکوومەتی عێراقی و موچەیە بنێرێت بۆەوەی ئەگەر نەینارد موچەکەی هەرێمی کوردستانیان ئەو بە پاشکەوتەوە پێ بدرێت ئێمە بەڵێنی ئەومان وەرگرتووە لە لجنەکانی وردبینی کە بە زووترین کات کارەکانیان تەواوکەن زووترین کات بڵێن چی تا 2 هەفتەی تر ئێمە زیاتر بەرچاومان ڕوون دەبی ئایا کارەکانیان بەچێ گەیشت و کەی تەواو دەبێ ئەو کاتە ئێمە قسەی خۆمان دەکەین بەڵام هەتا ئێستا ئێمە ناتوانین چکە بڕیارەکە وایە کە وردبینی لە لستەکە تەواو بوو ئەو کاتە ئێمە پێداگری لەسەر ناردنی موچەکە دەکەین هەروەکو ئێستاش کردومانە بەڵام بیانوەکە نامینێ ئیتر بیانووی ئەوەی وردبینی جارێت تەواو بۆ نامینێ ئەو کاتە زیاتر ڕوون دەبێ و بینی هەردوو وەزارەتیش وەکو جەنابی دکتۆریش باسی کرد دەبێ ئەو کاتە هەماهەنگی بینی وەزارەتی دارایی عێراق و یان سەرۆکایەتی ئەنجومەنی عێراق و هەرێم دەست پێکاتەوە بزانی لەو بوارە بڕیارەکە چۆنچۆنی دەبی لە ڕاستیدا ئەوە ئێمە وەکو کاری هوەری زیاتر لە ناو بابەتەکەی نەک کاری بڕیاردان و کاری سیاسی باشە دکتۆر ئەوەیان وازحە بەڵام هیچ دەنگ و باسێکی وا لە ناو خەڵکەیە کە ئەم هەفتەیە موچە بێت بۆ وەزارەتەکانی تەندروستی و پەروەردە ئەمە هیچ بنەمایەکی هەیە یا تەنها قسە و قسەڵۆکە ئەوە ئێمەش بیستمان بە دوواداچوونیشمان کرد لەگەڵ سەرۆکی لژنەی خۆمان لە بەغدا قسەمان لەگەڵی کرد ئەویش لەگەڵ سەروی خۆی قسەی کرد ئەوەی کە وەڵامی ئەو بوو بۆ ئێمە ئەو شتی وای نەبیستووە وتیشی ئەگەر شتێکی لەو بابەتە بێ ئەمە لە ڕێگەی ئێوە کە نوێنەری هەرێمن لەو بابەتە بڵین لە هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردە لەگەڵ ئێمە پەیوەندی دەکەن و ئەو بڵین ئەو بابەتەمان لەگەڵ بەڕوونی لەگەڵ باس دەکەن بەڵام هەندێک لە بەڕێزان کە ئێستا باس لەوە دەکەن کە لەو ڕۆژانە یان لە ڕۆژانی داهاتوو موچەکەدا بەش دەکرێت هیواداری نوابێ بەڵام نازانی سەرچاوەکەی لەکوێ گرتووە چکە ئەوەی ئێمە کە قسەیان لەگەڵ دەکەین لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە قسەیان کرد و وەڵامیان داوە کە شتیوان نییە بەڵام ئەوان کاری لەسەر دەکەن نەک شتیوانیە و ڕەت کراوەتەوە نەخێر
شتیوە ڕەزامەندی جارێ لەسەر نەدراوە. ئایا تەسەور ئەکەن پێتان وایە لە ماوەی چەند ڕۆژە کارەکانی لیژنەکە تەواو بێ وەگەڕێنەوە بەغا؟ یعنی بە تەسەور دەتەوێت بزانیان بڵین چکە ئەوان وەڵامیان بەپێی زانیاری جەنابتان بەپێی زانیاری جەنابتان بەپێی ئەوەی کە لە دیوانی وەزارەت بینی 3 ڕۆژ تا 4 ڕۆژ خایاندی ئیشەکە بەڕای من لە 2 هەتا 3 هەفتە یعنی بە بۆچوونی من هیوادارم ڕاست بێ یعنی بینی 2 هەفتە و 3 هەفتە لەوە دەچێت شتێک دەرکەوێ. سپاس بەڵێ دکتۆر فارس کۆتا پرسیارم لە جەنابتان ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان دیسان دواخرا ئەمەوێت ڕێک پرسیارەکەم لەسەر ئەوە بێت دیسانەوە هیچ هیوایەک نەماوە بۆ جێکردنەوەی تێبینیەکانی کورد لەناو بودجەی 2010 عێراق زۆر بە کورتی. بڵێ طبیعی ئەوان حتا ئەڤڕۆژی ئەوان سۆڕن لەسەر هەندێک و پشکی کوردستان لە بۆچەی 2010 12.6 بیت ئەڤڕۆکە طبعا ئەم وەک فراکسیۆنێت کوردستانی هەموو مە بایکۆت کرد و ئەم سوورجی سەر بایکۆتا خۆ چونکو ئەوە زوڵمەکی زۆرە لەسەر هەرێمە کوردستان تێتەکردن مۆزوعەکە ئەوە نە 12.6 نە لە بۆچەی بشکلێکی شێوەکی گشتی ئەوان پشتی نەفقات سیادیە والحاکمە هەموو ڕادکەن تازە ئەو کەمیات مینتەوە ئەو کۆژمێت مینتەوە ئەف جادێ 12.6 دەنەما یعنی معناوی ئەوە شۆلی یەک پارێزگە پێناقەتێت مۆزوعێکی سیاسیە من بداية قسە بۆ ئاماژە پێدا هەمی وەختە لە هەموو ظروفە حکومەتی بەغدا والله حسب أو أجواء ديارة وحسب استطلاعي يعني موضوعك أو سنجي زور ملاحظة هيا سنجي سنة كان جناش نجور أمل نينا چه جارنتينا كسبي جلسة بيتا قريدان بس إما حاضر دبين ومتابعي موضوع دكين إنكو تشتكي بريارك بيت الدانان دجي بربنجي برجمان دي ملتي كوربيت بلي إن شاء الله موضوعك هندي بدس إما بي طبعا إما قبلنا كين هيج كارتي كرن عن غورانكاري لا بوجاي كردستان بيت إلا أجر ديما فرضي رأي سياسي أنا وتحالف وطني بيتك كرن طبعا أوان أغلبينا ممكن هاتشي وقتك حسكن غيار خودي فرض كان زور سپاس وهروها زور سپاس بۆ دکتۆر ڤیانجاف بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی تەندروستی سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ کاتێ بە ئێمەتان بەخش. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات کۆمەڵێک زانیاریمان لە بەغدا و لە هەولێرەوە بۆ گواستنەوە بە هیوای سوود تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی خۆش.